الحمد لله رب العالمين، والصلاة والسلام والتكريم والتعظيم على سيدنا محمد سيد المرسلين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. خوشکو برای ایماندارم، السلام عليكم ورحمة الله وبركاته. عزیزان و خۆشەویستان مسلمانان ایمانداران، خوای تبارک و تعالی کە لە قورئانە باسی پێغەمبەری نازدارمان بۆ صلی الله عليه وسلم زۆر بە مختصری ئەفەرمێت وئینەکە لەعەلا خولق عەظیم. ئەو پێغەمبەرە نازدارە لەسەر بەرزترینی ڕەوشتەکانە، و کاتێک باسی تایبەتمەندی ئومەتی و پێغەمبەرە نازدارەمان بۆکە لە یەک شتی تەنها بەڕاستی ئیختصارێکە کە ئەفەرمێت ئەم ئومەتی پێغەمبەرە نازدارە پەیامەکەی ڕیسالەکەی ئەوەیەکەوە حسنی خولوقیان هەبێ، ئەخلاقی بەرز و جوانیان هەبێ، و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چەندین فەرمایشتا تەئکید لەسەر ئەوەیەکە کەوا بەڵگە و دلیل لەسەر زیادبوونی ئیمانی ئینسان و تەواوی ئینسان. ئیمانی ئینسان ئەوەیەکەوە ئەخلاقی بەرز و جوانی هەبێ و خاوەنی خوڕەوشتی بەرز و جوان بێ لە ئاکار و لە گوتاریا، و ئیمتیسال و شوێنکەوتەی پێغەمبەر و ئەصحابی پێغەمبەر و تابعین و عارفان و خواناسان بێ. خوای تبارک و تعالی بە پێغەمبەر ئەفەرمێت وئینەکە لەعەلا خولق عەظیم. ئەمە وەصفێکی کورتە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خوای تبارک و تعالی لە یەک ئاەتە باسی گەورەی و تەعظیمی پێغەمبەری خواکە، باسی ئەوەکە کە ئومەتی پێغەمبەری خوا ئومەتی ئەخلاقە، چونکە پێغەمبەرەکەی لەسەر بەرزترین ئەخلاق و خوڕەوشت بووە. لەناو ئەخلاقە ئەخلاقمان زۆرە، خوڕەوشتمان زۆرە، بەڵام یەکێک لەو شتانەی کەوا لەناو ئەخلاقە زۆر گرنگە بایەخی پێ بدرێت و تەرویجی پێ بدەین، جێبەجێکەین، حکمەتە لە گوتار و لە ئاکار و لە ڕەوشتمانە، لە قەول و لە فیعلمانە. زۆر مهمە، گرنگە ئینسانی مسلمان و ئیماندار حکمت بەخەرج بدا لە قسەکردنیا، لە هەڵسوکەوتیا، لە معاملەیە، لەگەڵ خۆیە، لەگەڵ چواردەوریا، لەگەڵ خێزان و ماڵ و منداڵیە، لەگەڵ مجتەمع و کۆمەلگایە، حتا لەگەڵ غەیرە مسلمانیشە پێویستە وەک پێغەمبەری خوا ئینسان بەڕاستی حکمت بەخەرج بدا و حکمت جێبەجێ بکە. ئەمە نازدارە ئەفەرمێت سەڵات و سەلامی لەسەر بێ ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي أحسن. ئەها پەیامی پەروەردگار بۆ پێغەمبەری نازدار ئومەتی پێغەمبەری خوا باسی حکمەتە. حکمت کاتە تۆ حکمت بەکارهێنا لە قسەکردن تا تووشی هەڵە ناوی، تووشی شەڕ ناوی، تووشی ئاشوب ناوی، بەختەوەر ئەبی لە دنیا و لە قیامەتە. بەڵام ئینسان لە خۆی قسەی فڕەدا، لە خۆی کاری کرد، حکمەتی جێبەجێ نەکرد لە ئاکار و گوتاریا، دڵنیابە ئەو کەسە بەدبەختی دنیا و قیامەتە بێ. ئەزیزەکانم، پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ جارێکیان لە ناو مزگەوتا بوو. لەو کات و ساتە ئەعرابیەکی دەشتەکی هاتە ناو مزگەوت و ڕێک لە ناو مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەڵمێزا و میزی کرد بە هەی مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. طبعا طبیعی مزگەوتی پێغەمبەری خوا بەڕاستی ئاوا وەک ئەم مزگەوتانە فەژڕێژ و سبلی دار و مەسەلە کۆندێشن و موبەریدە و ئەم زینە و جوانەی تیا نەبووە. مزگەوتی پێغەمبەری خوا سەرەکەی پەلی دارخورما بوو و ژێرەکەی چەو بووە. لەو کاتە هاتە ناو مزگەوتی پێغەمبەری خوا سەڵات و سەلامی لەسەر بێ میزی کرد بەقەی مزگەوتەکەی پێغەمبەری خوا لە ناو مزگەوتەکە. لەم کاتە أصحابكاني پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فقال أصحاب رسول الله صلى الله عليه وسلم مه قال رسول الله صلى الله عليه وسلم لا تظلموه دعوه. وازي لبينن وازي لبن بابا إساعدي خوي ورقري ميزاكي بكا تورما بن لي ما تنبقشيا. أما حكمتي بيغمبري خوايا صلى الله عليه وسلم كاتك تواو فتركوه حتى بالا. وازي أنا حتاكم ميزي خوي كرد بإساعد انجا حواوا بيغمبري خوا هاشان بايكر. ثم إن رسول الله صلى الله عليه وسلم دعاه فقال له بيغمبر بايكر صلاة والسلام إلى سر فرمي إن هذه المساجد لا تصلح لشيء من هذا البول. فرمي أعرابك أي بندك إخوة أم مزقوتاني إخوة شويني ذكر القرآن خويندن ودعاء ومناجات وعبادته بو ميسكردن نابي ميسكردن شويني خوي هيا. بيغمبر تورنا بولي
بەڵێ ئەمە کافرە مشریکە بێئەدەبە لێدەن بێگوژن دەریکەن نا پێغەمبەری خوا زۆر بە حکمەتەوە و بە سەحابەکانی فەرموو تووڕەمە بن لێی ئاگاتان لێ بێ دەستی بێن بەسەرا قسەی خۆشی بۆ بکەن بانگی کەن پێغەمبەر کە بانگیان کرد بەم شێوازە پێغەمبەری خوا قسەی لەگەڵا کرد ئەنجا پێغەمبەری خوا ئەمری کرد فەرمووی فأمر رجلا من القوم فجاء بدلو من ماء فشنه عليه پێغەمبەری خوا فەرمووی هیچ تووڕەمە بن هاپی ئاو بێن و مەنجەڵاوێن بیکەن بە شوێنی میزەکەیە و پاکە بێتەوە نوێژی ئەبێت و مشکلەیەکمان نامێنێ ئەمە حکمەتی پێغەمبەری خوایە پێویستە مسلمانان لە کاتی بەڵا لە کاتی مصیبەتە لە کاتێکە کەوا کەسێک بەرامبەرەکەیان منکەرێکیە بێئەدەبێکیە تووڕە نەبێ یەکسەر وەکو پێغەمبەری خوا لا تەغضب تووڕەمە بن خەت دائما هێوەر بن تووڕەبوون لە شەیطان وەیە حکمت بەکاربێنن چونکە ئەگەر تۆ حکمت بەکاربێنی تووشی دژمنایەتی نابی تووشی بێئەدەبی نابی تووشی هەڵە نابی چونکە ئینسان کە تووشی هەڵە بوو ئەو قسە و گفتوگۆ کە لای خۆت بێ دیلی خۆتە کە دەرچوو بەڕاستی ئەو کاتە تۆ ئەبی بە دیلی قسەی خۆت بۆیە حکمت بەکاربێنە عەقڵ بەکاربێنە پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ جارێ لە جاران پێش ئەوەی کەوا بەڕاستی هیجرەت بکا بۆ مدینە هەر لە ناو مەککە دەعوەیە کرد و بانگەوە سەرەتای بانگەوازی پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم لەو کاتە ئافرەتێکی پیری بینی کۆڵەدارێکی هەڵگرتە بوو نەی ئەتوانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چوو کۆڵەدارەکەی لێگرت و خستێ سەر شانی و هێنای فەرمی بۆ کوێ بەی فەرمی بۆ ماڵی خۆمانێ بم ماڵی خوانی پیشاندا پێغەمبەر کۆڵەدارەکەی بۆ برد ئەم پیرەژنە قوڕەیشێ وتی با منیش چاکەیەک بەرامبەری تۆ بکەم یەک نەسیحەت و ئامۆژگاری بکەم پێغەمبەری خوا زۆر بە نەرمی و بە حکمەتەوە فەرمی دایەگیان فەرموو پیرەژنەکە وتی پیاوێک هاتووە گەنجێک هاتووە بانگەوازی دینێکی تازەیەکە ناوی محەممەدە ئەڵێ من پێغەمبەرم دژی باو باپیرانمان قسەکە تکاوی لێ یەکەم ئەم چاکەم بۆ تۆیە لەبەر ئەوەی کە چاکە بەرامبەر کردوم بەگوێ ئەو پیاوە نەکەی شوێن ئەو پیاوە نەکەوی ئەو پیاوە درۆزنە ئەو پیاوە ساحیرە ئەو پیاوە جادوگەرە نەعوذ بالله پێغەمبەری خوا تووڕە نەبوو زۆر بە حکمەتەوە فەرمووی ئەوەی تۆ ئەفەرمووی پیاوێکی ساحیر و جادوگەر و درۆزنە نەسیحەتی من ئەکەی شوێنی نەکەوم ئەو کەسە منم محەممەدی کوڕی عەبدوڵڵاه منم محەممەد بانگاشەی پێغەمبەری خواکەم بەم حکمەتە جوانە بەم ئەخلاقە جوانە پیرەژنەکە وتی تۆی ئەو محەممەدەی بە ساحیر و جادوگەر تەزانن فەرمی بەڵێ فەرمی دەی تۆ درۆزن نیت ساحیر نیت جادوگەر نیت تۆ ئەهلی چاکەی مادەم تۆی ئەشهەد ئەن لا إله إلا الله وأنك رسول الله ئەمە حکمەتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم جارێتەوە پێغەمبەر نازدارە سەڵات و سەلامی لەسەر بێ ترێیان بۆ هێنا کابرا هەموو جاری هەدیە بۆ پێغەمبەری خوایەنا ئەو جارە ترێی بۆ هێنا ترێکە زۆر ترش بوو هێنای لەناو مەجلیسا تەقدیمی پێغەمبەری خوای کرد صلی الله عليه وسلم پێغەمبەری نازدار لە ترێکەی خوارد یعنی بە شێوازێکی نەکرد کابرا هەست بکایە جەماعەتی سەحابەکان هەست بکەن کە بەڕاستی ئەم ترێ ترشە ترێکەی خوارد پێغەمبەری خوا زۆریش ترش بوو هیچ شاوی گرش نەکرد پێغەمبەری خوا اینجا فەرمی خوا جەزات باتۆ دەستی خۆش بێ بۆم هەدیە گەورە بۆ منت هێناوە لە پاشان کابرا ڕۆی دای بە سەحابەکان خواردیان فەرمیان یا ڕەسوڵ زۆر ترشە ئەم ترێترشە چۆن خواردتۆ چۆن بەڕاستی قسەت نەکرد فەرمووی ترێیەکی خۆش و جوانە بۆ منت هێناوە فەرمی نابێ ئێمە بەڕاستی دڵی بەرامبەرەکە بریندارکەین ئەو بە هەموو عەقیدە و بیر و باوەڕی خۆ ئەم ترێی بۆ ئێمە هێناوە ئەبێ ئێمە بەڕاستی بە دڵێکی فراوان و حکمت و عقلی خۆمانەوە لێی وەرگرین دڵی نەشکێنین دڵی خۆشکەین ئەمە بەڕاستی حکمت ئینسان لە قەول و لە فعلا بەکاری بێنێ بە خەرجی بدا زەرەر ناکە بەختەوەرە بێ ئەگەر حکمت بەکار نێنێ لە قەول و لە فعل و لە ئاکار و لە گوتاریا دڵنیا بە ئەو کەسە زەرەرمەندی دنیا و قیامەتە بێ پێغەمبەر صلی الله عليه وسلم خاوەنی حکمت بوو خاوەنی عەقڵ بوو خاوەنی ژیری بوو بەڕاستی ئەبێ ئومەتەکەیشی شوێنکەوتەی و پێغەمبەرە بن ئەمە یەکێکە لە ئەخلاق بەرزی ئەخلاقەکانی پێغەمبەری خوا و ئیسلام و ڕیسالەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بەڕاستی ئومەتان بە ئەخلاقەوە ئومەتن تەرویجیان هەیە عیزەتیان هەیە گەورە بن بەڵام کە ئەخلاقیان نەما بەدبەخت و نەکبەتن ئەمە ئەخلاقەکە لە ئەخلاقانی پێغەمبەری خوا لە هەموو لایەکمان خۆش بێ خوا لێمان ڕازی بە خوا عاقبەتمان بەخێر بێڕە خوا لە دەرد و بەڵاو نەخۆشی و ناخۆشی خۆمان و ماڵ و مناڵمان لادە وڵاتمان پڕ لە خێر و خۆشیکە بە ئیمان و بمان ژێنە و بمان بێنەوە زیندوومان کەرەوە دڵ و دەرونی هەموو لایەکمان خۆشکە دڵ و دەرونی هەموو لایەکمان پڕکە لە ئیمان و مەحەبەت و
خۆشەویستی خۆت و پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ خوایە شارەزامان کەی لە ئەخلاقە جوانەکانی پێغەمبەری خوا لە ڕەوشە جوانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوایە وامان لێ بکەی ئیقتیدای و پێغەمبەرە بین شوێنی و پێغەمبەرە بکەوین لە ئاکار و گوتارمانە فەرمایشتەکانی جێبەجێگی خوایە عەقڵ و حکمەتمان بیتێ لە کار و گوتار و ڕەوشتمانە خوایە لە تەپاڕێنەوە بە ئیمانەوە بمانشێنەوە بمان لە زیندومان کردەوە شیفای نەخۆشەکانی هەموو لایەکمان بی شیفای نەخۆشی جەستەی خۆمان ماڵ و منداڵمان وڵاتمان نیشتیمانمان قەوم و کەسمان بی شیفای نەخۆشی محەل و گەڕەکمان بی شیفای نەخۆشی دانیشتوانی ئەم مزگەوتە بی شیفای نەخۆشی تەواوی مسلمانان بی بەتایبەت ئەو مسلمانانەی کە داوای دوعای خێریان نەکردوین چ لە ناوەی وڵاتە و دەرەوەی وڵاتە نەخۆشیان هەیە خوایە شیفای عەجلۆ پەلەیان بۆ بنێرە خوایە شیفای عەجلۆ پەلەیان بۆ بنێرە خوایە زەلیلی سەر جێگایان مەکە خوایە لە ڕۆژی قیامەتشا بەسەربەرزی لەژێر ئاڵای لا ئیلاهە ئیلا الله ومحەممەد ڕسوڵ الله بین ئەو پێغەمبەرە بانگمان بکا و دەرمان نەکا بەو دەستە مبارەکانی ئاوی کەوسەرمان باتێ لە توینەتوینەکبەتی دنیا و قیامەت ڕزگارمان بێ خوایە گرفتێ ملایەکمان حەلکەی کێشەی ملایەکمان حەلکەی بەتایبەت ئەوانەی کێشە و گرفتیان هەیە و زاڵم زوڵمی لێکردوون داوای دوعای خەیران کردووە خوایە زاڵمان بۆ ناوبەرە خوایە زاڵم لە ناوبەرە خوایە زاڵم ڕسوا بکە خوایە چینی مەزلوم و چەوساوە سەرخە خوایە ئەوەی منداڵینە منداڵی ساڵحی بەرێ ئەوەی هێتی و ساڵنێ خوایە بۆی ساڵەکەی ئەوەی هێتی و مەفقودە ونە و دیارنێ خوایە بەیگیان شادکەیتەوە آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين